بەس کچی من ینی ئەمە ڕاست بۆ سنەخان تۆ ئەم هەموو پارێ 30 ملیۆن هەین تقریبان 2 دەفتەر زیاترەکە بە سعاتێ 2 سعات 6 سعات بە 7 سعاتی بەحەفرەکە یعنی ئەو پارەیە ئەگەر بتان نا بە شتێکی تر باشتر نەبوو لەوەی کە تۆ ئاوا با پێنج ئەستێرە نەبێکا کە دوو ئەستێرە بێ خەڵک لەو دەشتا چێ بیکە لەوانێن دێ کەس ئێستا لەو دایک و باوکانە ئەڵێ بۆ کچەکەی من چی کەمترە لەوانەی زەم شتانە هەیە بەڵام بەسمەوەیە خۆ ئەتوانرە لە ئوتێلێکە لە هۆڵێکی کە خەڵکی تر زۆرینەی خەڵکتیایەکە بۆ ئەبێ ئەو گۆرانی بێژە مەشهورانە بێن بۆ ئەبێ نازامە و کەسە ینی ئەم هەموو مەسەفە تۆ بەڕاستە زانی بۆ قسەیەکەتیان نەکردو کاڵە ویستومە ینی بەدایکە بتا دایکە خۆمە هەر لە ماڵەکەی ئەماچێتە دەرەوە سبێنێ من ئەبێ قەرزەکان بینەوە هەر ئەمە یاتەوانێ هەدە بێ من قوڕبەسەریەکە بین نەتەتوانی قسەیە بکەی کاک دکتۆریان ئەو دایکمە ناتوانم قسەی لە قسە بکەم لە بەرژەوەندی منی شا قسەی کردووە لەبەرەوە ئێمە هیچمان لەو کەسانی تر کەمتر نییە بۆ کەسانی تر هەیە خەڵکی لەم شوێنە لە حەفلاکەن ناڵین لە کەسی تر کەمترە بەس تۆ بێ بۆ خۆ مقارنەکەی لەوانەیە لە 100 خەڵکەوە بکە باڵین لە 100 بەس لە 190 ئەوە ناکە ئەی تۆ بۆ خۆت مقارنە ناکەی بە لە 190ەکە کە جاری وایە لە شوێنێکی ئاسایی یان ئەڵێ بەپی بەڕێگە خۆ پێڕاکێشە ناچی هەموو مەسڵفە بکات لە شەوێک ئەموو پارەی بکاتە گیرفانی ئەموو ئەوانێ لە کاتێکا ماڵ پێویستی پێێتی کچی من خۆ دەزانی ژیان زەحمەت بووە ئەم مەسڵفە زیایە پێویستی ناکرد کاک دکتۆریان ئینسان یەک جار شووەکە و ژنێنێ وڵی واسی جار شووەکە و تەلاقی و جابێتەوەی ڕاستە ئەیتر منیش حەزم لێ بوو حەزمە کرد بە قسەی دایکمم کرد بەڕاستی خۆت کەسێتی نییە کچی من ینی تۆ شوو کە تۆ بێ کەسێتی خۆتە بێت تۆ زانی حتا خی گەورەش قوبڵ ناکە گەر شتێ لەسەر ناحق بوو دایک و باوکۆ دایک و باوک پیرۆزن گەورن خۆمان باپیرین و باوکین و دایکین و هەموو شتێکین کێشەمان نییە بەڵام کاتێ باوک و دایک لەسەر حەق نەبێ تۆ مەجبور نی نەشەرعان نەقانونیە نەئینسانیان بە قسەی بکەی کچی من ینی تۆ بیری لێ نەکردەوە کە ئەمە ڕاز نییە هەموو پارەی خەرج کرێ ئەم هەموو بیانەوە بگیرێ با چێ بە خزم و کەسێویش لە پێشەوەدانیی خزم و کەسی تۆ ینی ئەمە بێ ینی ئەمە لەوانەیە دایکە بە نوعی تر بێ بەسەمە لە دڵی گرۆ تا سا لە دڵیاتی و دوای چەند ئەوە مناڵتان هەبوو کەس و کاری ڕازی نەبوون یخۆی کێشەکان لەوە سەری هەڵاوە کاگەزەرجان فەرمەڵێ منیش هیچم لە کەسانی تر کەمتر نییە و خەڵکی تر واکەن و دوکتۆرگیان وڵا ئەڵێت جارجارش بەم ناڵێ ئەڵێ بۆچی باسی ئەم شتانەکە ئێ باسی چی بکەم کێشەکانی ئێمە هەل لەسەر ئەوانەیە یانە هەموو جارێک پێم ئەڵێ قسەی ماڵەوە پێم وتووە یانەش وتومە شنەگیان قسەی ماڵەوە مەبە دەرەوە بۆ دایک دەبێ هەموو شتەکانی ئێمە بزانێت تۆ خۆت باشە زانی دایکت لای هەموو کەس باسیەکات ئەی من بۆ کێشەکانی ماڵەوە بۆ کەس و کارم نابم وڵا دکتۆر گیانە ئەم هەموو کێشەمان هەبووە ڕۆژێک لە ڕۆژان بۆ کەس و کارم باسم نەکردووە بەخوا ئەگەر بە کێشەیەکیشیان زانی بێت ئەوە خەسوم لەم لاولەولا باسی کردووە بەڵام ئەم هیچ لەم شتانە تێ ناگات یانە دەمی ناوێسێت بە تەلەفۆن و ڤایبەر و فەیسبوک و هەر شتێ لە بەردەستیا بێت 2 ساعت 3 ساعت لەگەڵ دایکیا قساکات بۆ ماڵ و منداڵەکەیشی بەرەڵا کردووە یان ماڵ و مناڵەکەشی هەر بەرەڵا کردووە کاتێکیش قسە لەگەڵ یاکەیدا هەر ناڵی کشە و کشمیش هەڵەسێ ئەتۆرێ ئەچێ بۆ ماڵ باوکی باوەڕت بێت لە هەفتەیەکە 2 جار ئەچێ بۆ ماڵ باوکی ئەوەندە لە ماڵ دایک و باوکی ئەیە لە ماڵ خۆمانە نییە